کەرکووک ئەو شارەی کە ناسراوە بە شاری ئاڵتوونی ڕەش، ئەو شارەی کە وەک بەشێک لە دانیشتوانی کەرکووک دەڵێت ژێری ئاڵتوونە و سەری مەینەتیە. ئەو شارەی کە لە ئێستادا بە تەنیا توانای هەیە ڕۆژانە 600,000 بەرمیل نەوت هەناردە بکات کە نەک تەنیا بەشی کەرکووک و کەرکووکیەکان دەکا و لێی زیاد دەبێت، بەڵکو دەشتوانرێت هەموو هەرێمی کوردستانی پێوە بەڕێوە ببرێ و موچەی تەواوی فەرمانبەرانی هەرێمیشی پێ بدرێت. بەڵام سەرباری ئەوانە ئەگەر هەر هاوڵاتیەکی ئاسایی بۆ ماوەی چەند خولەکێک بەو شارەدا تێپەڕ ببێت، ئەوە ڕەنگە باوەڕ نەکات کە ئەو شارەی ژێرەکەی ئاڵتوونی ڕەشە و خاوەنی ئەو هەموو سەروەت و سامانە سروشتیەیە، شارێک کە پڕیەتی لە خەڵکانێک کە ماوەی دەیان ساڵە ڕوبەڕووی چەندین فشار و ڕاگواستن و گردن بوونەتەوە، کەچی ئەم خەڵکە کەمترین سوودیان بینیوە لەو ئاڵتوونە ڕەشەی ژێر خاکەکەیان. لە ماوەی ڕابردوودا کێشەیەک لەسەر کێڵگەی نەوتی جەمبور لە کەرکووک دروست بوو کە ڕۆژانە لە توانایدا هەیە 160,000 بەرمیل نەوت هەناردە بکەن. کێشەکەش کاتێک سەریاڵدا کە پارتی دیموکراتی کوردستان هێزێکی نارد بۆ کەرکووک بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی ئەو بیرە نەوتانە، بەڵام دواتر لەلایەن هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ڕێگری لێکرا و هێزەکەی پارتی گەڕایەوە دەرەوەی کەرکووک. هەر لەسەر کێشەی کێڵگەی نەوتی جەمبور و دوای ڕێکەوتنی بەغدا و هەولێر بۆ ناردنی 100,000 بەرمیلی ڕۆژانە لە ڕێگەی بۆریەوە لە ڕۆژی 19 ئابی ساڵی 2016 هێرۆ ئیبراهیم ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نامەیەکی ئاراستەی حەیدەر عەبادی کرد و داوای ڕاگررتنی هەناردەی ئەو بیرە نەوتانەی کرد کە لەلایەن هێزەکانی یەکێتیەوە پاسەوانی دەکرێن و داوای کرد پرۆسەکە شەفاف بێ و یەکێتیش بەو هۆیەوە لە ژێر فشاری جەماوەری کەرکووک و هەرێمی کوردستاندا. هەر لەو نامەیەدا هێرۆ ئیبراهیم ئەحمەد مۆڵەتی 5 ڕۆژی دای عەبادی بۆ ڕاگررتنی هەناردەی نەوتی کەرکووک لە ڕێگەی بۆریەکانی هەرێمەوە، بەڵام لە ئێستادا و بەپێی بەڵگەنامەیەکی وەزارەتی نەوتی عێراقی لە ڕۆژی 22 نۆی 2016 دەرچووە و دەست NRT کەوتووە. هەر سێلایانی حکوومەتی عێراقی و پارتی و یەکێتی گەیشتونەتە ڕێکەوتنێک بەوەی نەوتی ئەو کێڵگەی کەرکووک دابەش بکرێت لە نێوان ئەم سێلایەنەدا. بەپێی زانیاریەکانی NRT هەر سێلایەن ڕێکەوتون لەسەر بژاردەی یەکەمی نووسراوی ناوبراو بەوەی لە کۆی 160,000 بەرمیلی ڕۆژانەی نەوتی کێڵگەی جەمبور بڕی 67,000 بەرمیلی بۆ دوو وێزگەی کارەبا و پاڵاوگەی کەرکووک دابین دەکرێت کە حکوومەتی عێراقی خاوەنیەتی و بڕی 20,000 بەرمیلیشی بۆ پاڵاوگەی دوکان دابین دەکرێت. هەروەها باقی نەوتەکە لە نێوان یەکێتی و پارتیدا دابەش دەکرێت بە جۆرێک ڕۆژانە بڕی 33,000 بەرمیل نەوتی بۆ یەکێتی دەبێت کە پاڵاوگەی بازیان کە کۆمپانیای قەیوان و نۆکان خاوەندیارەتی دەکەن ڕۆژانە 20,000 بەرمیلی بۆ دابین دەکرێت و هەروەها ڕۆژانە 17,000 بەرمیلی تر دەدرێت بە یەکێتی کە لە ڕێی تەنکەرەوە هەناردەی ئێرانی بکا و بیفرۆشێت و پارتیش ڕۆژانە 40,000 بەرمیلی بەردەکەوێت کە بۆ پاڵاوگەی کەڵک دابین دەکرێت. بەپێی ئەم نووسراوە و ئەو جۆرە دابەشکردنە یەکێتی و پارتی کۆتایی با کێشەی کێڵگەی نەوتی جەمبور دەهێنن و پێدەچێت لە چەند ڕۆژی داهاتوودا بۆ جارێکی تر نەوت لەو کێڵگەیەوە هەناردە بکرێتەوە کە لە ئێستادا وەستاوە. ئەم بەڵگەنامەیە تەنها تایبەتە بە کێڵگەی نەوتی جەمبور، بەڵام کێڵگەکانی یاڤانە و بای حەسەن ڕۆژانە 300,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنن و لە ڕێگەی بۆریەکانی نەوتی هەرێمی کوردستانەوە دەفرۆشرێت و لەژێر کۆنتڕۆڵی وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا. بەڵام ئاخۆ هاوڵاتیەکی کەرکووکی ئێستا چ پرسیارێک بکات؟ ئایا ئەم دابەشکردنەی نەوتی کەرکووک هەناردەکردنی نەوتەکە و کۆنتڕۆڵکردنی لەلایەن ئەم دوو حیزبە کوردیەوە چ سوودێک بەو شارە و خەڵکەکەی دەگەیەنێت؟ ئایا پشکی خەڵکی کەرکووک چییە و چەندە؟